کاک سەرکەوت دەبێ جەنابێ ئێستا دایکی تا ڕادەیە گەشتۆتە قەناعەتێ لەنجامی ئەو مناقەشە و گفتوگۆیە جەنابی شەبێ بگیتە قەناعەتێ واز لەم کوڕەتان بێنە با ئەو کۆلێجی ئەو مەسیری خۆیەتی کاکە گیان ئەو ئەخوێنێت ئەو ئەزانێ ئەبێ بەچی ئەو پاشە ڕۆژی خۆی هەڵەبژێرێ خۆ ئێمە هەمومان حەز دەکەین من چاگەوا زانم کاک سەرکەوت سۆلافخان لەگەڵ جەنابتانە من هاوڕام هەموو دایک و باوکی حەز دەکەم مناڵەکەی لە خۆی باشتر بێ یعنی ئەوە بزانە ئارێز گیان هیچ لەوانەیە خوشکوبرا حەز نەکا خوشکوبراکی لە خۆی باشتر بێ بەس بەخۆ هەموو دایک و باوکی حەز دەکەم مناڵەکەی لە خۆی باشتر بێ بەڵام جاری وایە ئێمەی دایک و باوک بەبێەوەی بە خۆمان زانی بزانین بە شێوەیەکی لاشعوری نەستی هەندێک شت فەرزەکەی سە مناڵەکانمان و کارەسات دروستەکە یعنی زۆر جار تۆ مناڵ نازدار بەخێوەکەی کە نازدار بەخێوێکی لە ناو مێشکتا فکرەیەکی کە نازداری باشە بۆیە خۆڕخ لە مناڵەکە نیە بەڵام کە ئێمە بۆ ڕوونەکەین و نازداری کەسێتی مناڵەکە و تێگا مەفرۆزێکی جۆمان لێ بگری باڵە کاک دکتۆر ئەگەر ڕوخسەتم بیتێ من لێو ناشارمەوە کاتی خۆی زۆرم حەزەکردم بە دکتۆر بەڵام لە بەرنەبوونی و ڕاکردن و شەڕ و شۆڕ و کێشە و مەژەڵەتم بە ئیشۆ و بەخێوکردنی مناڵەکان بەڕاستی بۆم نەکرا ئەنجا خۆ باش ئەزانی یعنی ئێستا هەر بۆ نمونە ئەگەر دوو ڕۆژی کە ئەم کوڕە هەر بچێتە داوای کچێک بڵێن ئیشی چێ بڵێن دکتۆرە بڕوات بێلی ناپرسن یەکسەر ئێنێ و هەر پێشکەشیەکەن بەڵام خۆ ئەگەر بڵێ محامی حاکمە بۆ نایێنە چی فەرقیە بڵێ بەڵام خۆتە زانی ینی دکتۆر زۆر هاوکاری نەخۆشەکە کاک سەرکەوت محامیش ئێمە باسی و محامیانە ناکەین بەداخەوەندێک جار کە تۆڵەی بە پارە تاوانبارەکە بێت تاوانەوە بە پەنجەی دەسەژمێردێن بەڵام محامی ئەگەر ئەزانی دادوەری یاسا سەروەر بێ دادگا ئیشەکانی خۆی بکە کەسانی وەکو ئەم دڵسۆز کاڵێ من حەزەکەم هاوکاریم زوڵم لێکراو بکەم بڕواو ببێ وەکو ئاوەڕوا لە کودەواری خۆیان مەسەلێکی ئەڵێ گورگ و مەڕ بەیەکەوە ئاوە خوانەوە ئاوای لێ قوربان بەعکسەوانێ وەڵی زۆر خێزان هەیە ئەڵێ گەر کوڕەکەی محامی بێ یا حاکم بێ منە یەمێ لەوانەی بڵێ نایەم بە پزیشکێک ئەو شتا بۆچوونە بە پێی عایلە ئەگۆڕێ بە قوربانە مەشت نییە هەموو خێزانێ بە دوای ئەوە ناگەڕە کشەکەی با پزیشک من خەڵکە ناسمەڵێ من کشەکەم نایەم بە پزیشک دەبەرەوەی لەبارەی تاواری لە خەستەخانەی دوای عیادی و نازانجی ئافرەتەکەم بۆ بڕوای من پزیشک لەگەر پزیشکا زۆر باشە یعنی ئەگەرم بێ بە پزیشک ژنێکی پزیشکیش بێنێ لە طبیعەتی یەکترەکەت هەیە بەڵام ئێستا بچێتە محامی کەسێکیش بێن ئینشەڵا لە داهاتەوە هەر محامی بێ ئیشەکەیان وەکو یەکە زیاتر لە یەکتری تێگەن ئەو کە نەهاتەوە درنگ هاتەوە لە محکەمە نازانم چی هاوسەرەکەی لی تێگا لەبەرەوە پێویست نییە تۆ ئاوا بەم شێوە بیرکەیتەوە قوربان یعنی وڵا بێ بە دکتۆر اینجا خۆم هەزاران هێر نەخوێنەوارە کاکجان باو باپیری ئێمە وەخت خۆێمی نەخوێنەوار بوون و هەمووشی ژنیان دەستکەوتۆ نابەو شێوە نییە ینی جۆری بیرکردنەوەکە و من نازانم تۆزێک بدەمای زانستی نییە بە قوربان بەڵێ کاک دکتۆر جەناب ڕاستەکەی بەڵام من چۆن لە خۆم دڵنیام کە ئەڵێم بڕۆ کۆلێجی تۆپ ئەو ئەڵێ وەڵام من فەشەلێنم ئێمە کوڕی خۆمانە ئەیناسین ئەی ناڵی گیا لە سەربنجی خۆی ڕێتەوە وەڵای کوڕی خۆمانە ئەیناسین ماشەڵڵا دەرەجەی بەرزوە ینی من ینی سێرم لێ ئێستا ناچێتە تۆپ هەم حەزەکەی ئێمەش بێنێتە دی و دڵنیام سەرکەوتووە بێ کاک سەرکەوتجان وڵای من لەگەڵ ڕێزم بۆ ئەو پەندە کودەی جیا لە سەربنجی خۆی ڕێتەوانێ ئەمە لە هەموو حاڵەتێکا زیان ڕاز نییە بۆ کەم دایک و باوکەیە زۆر باش و مناڵەکان تووشی لادان و منحەریف دەرچوو کەم دایک و باوکەیە سەرەڕۆ بوون و هەر ئەسڵن دەوری دایکایەتی و باوکایەتیان نەبینی کوڕەکەیان ئینسانێکی باش دەرچوو چکە مامێ خاڵێ ئامۆزای پورزای کاریگەری لەسەرێ بووە ئەمە ڕاز نییە ئەوە زانی بۆچی ڕاستە بەس بۆ ئەو شتانەی کە بۆ ماوە کاریگەری هەیە ڕاستە ئەم لەلایەنی درێژیەوە لەلایەنی جۆری خوێنەکەیەوە لەلایەنی ئەوانەی کە بە باڵایەوە چیەوە ڕەنگی دەموچاویەوە لە ئێواچێ چونکە جیناتی تایبەت یە نەقڵە بێ ئەمە جا لەسەر بنجی خۆی ڕەجانی ئەساسی ویراسی بۆ ماوەی هەیە بەڵام هەتاوەکو ئێستا بە قوربان یەک توێژینەوە لە دنیاە نییە بڵێ حەز و ئارەزوو بۆ ماوەیە حەز و ئارەزوو کۆمەلگا بۆ دروستەکات حەز و ئارەزوو بۆ ماوەی نییە تۆ لە کاتی خۆیان حەزت لە کۆلێجی پزیشکی بووە نەوتوانی و ئێستا ئەم مناڵەکەشە بە بۆ ماوە حەزەکەی بۆ چوو بێت و ئەوی سەرکەوتووە بێ و حەزی لە کۆلێجی پزیشکی وتە عکسەکەی دیارە لەبەرەوە ئێمە نابێ سەیریکان دێشە لەو پەندە کوردیانە بۆ ئەندی حاڵەت ڕاستە بۆ ئەندی حاڵەت ڕاست نییە